عادل دەفلەیەکێکە لەو هاوڵاتیانەی کە ماوەی 3 ساڵە ئاوارەیە و نەگەڕاوەتەوە زێدی خۆی لە شارەبان. وەک دەڵێت بەر لە ئاوارەبوونی ڕەوشی ئابووری باش بووە و خاوەن موڵک و ماڵ و باخی زۆر بووە، بەڵام ئێستا ئەو موڵک و ماڵ و باخەی سووتێنراوە و تەختی زەوی کراوە. هەموو موڵک و ماڵ و باخەکانمان جێهێشت. جاران خۆمان هاوکاری خەڵکمان دەکرد، ئێستا چاوەڕوانی دەستی خێرخوازانین. هەموو موڵک و ماڵەکەمان سووتێنرا و تەختی زەوی کران. باخەکانمان لەناو براوە و ئەمە بەکێ ڕەوایە ئەم خەڵکە وای لێ بەسەر بێ و ڕەنجی چەند ساڵەی با و باپیرانمان بە هەدەر بچێت. ئەم هاوڵاتیش دەڵێت ساڵانە و لە وەرزی زستان و هاوین دەیان تۆن خورما و جۆرەکانی میوە و ترشەمەنیەکانی فرۆشتووە. ئەمە جگە لەو داهاتەی لە ئاژەڵداریەوە دەستی کەوتووە، بەڵام ئێستا چاوەڕوانی دەستی خێرخوازانە. لمدة 40 عام أملاك تعبنا بها وبساتين. 40 ساڵ کارمان کرد و ڕەنجی زۆرمان کێشا تا باخەکانمان دروست کرد، هەمووشی لە شەو ڕۆژێکا لە ناو چوو. ئێستا ناتوانین کار بکەین، نەتەمەنمان و نەتەندروستیمان ڕێمان پێ نادات، بۆیە داوا لە حکومەت دەکەین بێت بە دەنگمانەوە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای دیالەیش دەڵێت لایەنە سیاسی عەرەبیەکانی دیالە بە مەبەستەوە خێزانە ئاوارەکان ناگەڕێنەوە. هۆکارەکەیشی بۆ ئەو ململانێ و گەمە سیاسیانەی نێوان حیزب و لایەنە سیاسیەکانی پارێزگای دیالە دەگەڕێنێتەوە. لە ساڵی 2015ەوە هەتاکو ئێستا نزیکەی 4 جار بڕیاری ئەنجومەنی پارێزگا دراوە بۆ گەڕانەوەی سەرجەم نازەحەکان بۆ شوێنەکانی خۆیان، بەڵام جێگەی داخە سیاسیەکانی دیالە ڕاست ناکەن، لە کۆبنەوەکان داوای گەڕانەوەی ئاوارەکان دەکەن، بەڵام کە تێنە سەر ئەمری واقع و ئەمری فعلی بەشێکی زۆریان هەوڵی جددی نادەن بۆ گەڕانەوەی ئاوارەکان. گەڕانەوەی ئاوارەکان یان نەگەڕانەوەی ئاوارەکان هەمووی بەندە بە یاری هەڵبژاردن، چ لەلایەن حیزب عەرەبە سوننەکانەوە لەلایەکی تریشەوە لەلایەن حیزب عەرەبە شیعەکانەوە، لە هەردوو لا هەوڵی ئەوە دەدەن سەیطرە بکەنە سەر ساحەی سیاسی. لە سەرەتای تێکچوونی ڕەوشی ئەمنی بەشێک لە پارێزگاکانی عێراق بە تایبەتی پارێزگای دیالە ژمارەیەکی زۆر خێزان ئاوارە بوون کە بە پێی ئامارەکانی کۆچ و کۆچبەران تەنها لە خانەقین زیاتر لە 25,000 خێزان ئاوارە ڕووی تێکرد. لە پاش تێپەڕبوونی زیاتر لە 3 ساڵ هێشتا بەشێکی زۆر لەو خێزانانە نەگەڕاونەتەوە زێدی خۆیان و لە نێو خێوەت و کەمپەکانن و چارە نووسیان دیاری نییە. بێستون سەلام، کورسات نیوز، کەمپی ئاوارەکانی وەند لە خانەقین.